گوێمان لە سۆزی گەرمیانە بێ، گوێمان لە هەستی گەرمیانە بێ، ئەمانش هەمووی گوێمان لە سۆزی کوردایەتیە. یەکێکە لە هونەرمەندە باش و بێرەکانی ناوچەی گەرمیان کە خاوەنی دەنجێکە دەگمەنە لە ناو کوردان. 200 ساڵ لە کۆلیژی هونەرە جوانەکان بخوێنێ ئەوەی ئەو تکیۆ خانەقایەی قادرکەرەم سوودی نابی. کۆلێنی ئەو دەنگانە بکەن ئەچێتە قوتابخانەی هونەرمەندی گەورە سەید عەلی ئەزغەری کوردستانەوە. شارەزایە لە ئادای مەقامەکان بە تایبەتی مەقامە ڕەسەنە کوردیەکان وەکو ئەڵاوێسی و خەتار و خاوکەر و خورشیدی و ئەستێرەیەکی پرشنگدارە لە ئاسمانی چوارپارچەکەی کوردستانە. زحمة فاي أدنى أي ددم أي وخوما أي بجارة. أما قندي قلخان لوا من لم قندا چاوم بدنيا هليناوا سەر بە نەحەی قادرکەرەم قەزای دووست پارێزگای کەرکووکە. من کاتی خۆی لە ساڵی چل لەم دێ لە دایک بوومە، لەم حەوشە لە دایک بوومە. ئەم حەوشە دوو بەش بووە، بەشێکیان ئاژاڵداری یعنی حەیوانمان هەبوو، غورفەی ترمان هەبوو. ئەوە غورفەی دوێخانێک بوو ئەو میوان بەهاتایە شەو لەورە ئەبوو. لەوێش ئەوە مەتبەخێمان بوو، من ئەلەو مەتبەخە لە دایک بوومە. کاکشکور ڕەنگە لە سەرەتای تەمەنیەوە کاریگەری هونەرمەندی گەورە مامۆستا عەلی مەردانی لەسەر بوو بێ، ڕەنگە یەکتریان بینی بێت و لە هاتو چۆی بنەماڵە و خێزانوانیان هەبوو بێ. لەوێوە زۆر لە مەقامەکان بێ لە فۆرم و مەقامە کوردیەکان، مەقامە گشتیەکان یعنی لە ڕاست و حیجاز و بەیات و نەهاوەند و لقوپۆیەکانی ئەو مەقامە گشتیانە لەوە فێر بوو بێ، پاشان لە ڕێی قەوان و کاسێت وانێک کە بڵاو بووتەوە دیسانەوە سوودی لە هونەرمەندی گەورە عەلی مەردان بینی بێت. ئەو دەنگخۆشانی کە لەو ناوانە دەرکەوتون لە نمونی عەلی مەردان و چەندینی وەکو ئەوانە بوون بە مامۆستایەک بۆ یەکەوە ڕێپیشاندەر بن بۆ نەوەی داهاتوو و جیلی داهاتوو بۆیکەوە ئەو کەلتورە جوانەمان پێ بناسێنن. لەناو ئەوانەی کەەوە ڕەنگیان داوەتەوە و سەرنجێمی ڕاکێشاوە بە تایبەتی لە دوای ڕاپەڕینە مەزنەکەەوە هونەرمەندێک مناسی شکر خەیات کە دەنگێکی جوانی هەبوو بەڕاستی من مجامەری ناکەم لێرەوە کەلتوری ناوچەکەی جوان لەبەرە شارەزای کەلتوری ناوچەکەیە چەند مەقامێکی بۆتین ئەو سەردەمە لەو بەرنامانە کەوا لەوانە مەقامی ئەڵاویسی بوو، مەقامی خاوکەر بوو، مەقامی ئای بوو، هیجرانی بوو، ئەم شتانی ئەوت کتومت ئەو مەقامی ئەوت کەوا لە ناوچەی گەرمیانە بەربڵاوە و ئەم شارەزایکی باشی هەبوو کە بە گوێچکەوە دیکرد بوو و دەقاودەق ئەیوتەوە. مامۆستا عەلی مەردان بە ڕەحمەت بێ ماڵ نەنکی ئێمە ئەڵێن میمک نەنکی شەیە و ئێمە ئەڵێن میمک بە نەنک ئەڵێن میمکی ماڵی میمکی لە پشتی ئەم سوچەوە بوو. ئەلێ شەوانە دوێخانێک بوو، شەوانە ئەچمان لەوێ مامۆستا عەلی مەردان مەقاماتی ئەگوت ئێمەش گوێمان لێ بوو. تەمەنم تەقریبەن 11 ساڵ 12 ساڵ ئەبوو ئەو کە مەقامەکانی ئەوت. چاوەکەم بۆچی لەگەڵ عاشق، چاوەکەم بۆچی لەگەڵ عاشق ئەمەن داوا دەکەی،
ما بشکر مەقامزانێکی زۆر شارەزا مەقامبێژێکی زۆر شارەزا دەکرێت ئێمە وشەی هونەرمەند لە دەنگبێژ و مەقامبێژ جیا بکەینەوە ئەو دەنگ ئەڵێت جوانکاری بە دەنگ ئەکات بۆ شکر خەیاتیشەکە لەو خەڵکانی کە ئێستا لە دوای قوتابخانەی گەورە و مامۆستای داهێنەرمان مامۆستا عەلی مەردان لە دوای ڕەحمەت وڵای شەڵتاخ ئێستا لە گەرمیان و گەرمەسێرە شکر خەیات وارسی قەتار و خاوکەر و ئەڵاوێسی و خورشیدیە ويتك عسرك اي وخما اي فريشان كانت سردمي رجيمي غور بغور بو زر زحمت بو لكركو كوبروي لكوي وتشين دوكان له هاتينا ودربندي بازا انزا هاتينا وتسمسمال ولا بياغي بناي محدين بياغي بيري اختيار بو دشلي قات الشلو جا خۆی توانای دەنجی نەمابوو یاری کاکە مستەفا پێی گوتی لە پاش حەمەد درێژ ئەو پیاوەیە خەڵکی قادرکەرەمە زانایە لە مەقامەکانی گەرمیان زۆر وەستا بوو ئەو پیاوە خۆی دەنجی نەمابوو ئینجا ئەمن یەکەم جار ئەو شکر مام شکر خەیاتەم ناسیە وەختە گەنج بوو بانجیان کرد گوتی من مامۆستا مەقامەکان بپرسە بەس من دەنگم نەماوە بۆ دەکەم ئەو کوڕە بۆت بڵێ ئەو کوڕە شێ بوو شکر خەیات بوو بەخوا سەرسامی کردمەوە ڕۆژێک ئیتر دەنجی ماوەی ئەوسا بە کاسێت هەڵم گرتەوە بۆ مێژوولە مەکینەم کڕی و چوومە شاری کەرکووک لە شۆرجەی کەرکووک جێنشین بووم. لەسەر 55 من دەستم بەکاری خەیاتیکەم کردووە ئەو کاتە من تەمەنم 15 ساڵ بوو لە گوند کە هاتمە شاری کەرکووک لای برایەکم براکەم خەیات بوو خەیاتێکی باش بوو ئیتر منی لای خۆی دانا تقریبا 6-7 ساڵێک بە شاگردی لای بووم لەولا فێری پیشەیەکە بووم خەیاتێکە بووم توانیم ببڕم و بۆ خۆم بدورم دەستم کردە دوورمان و خەیاتی یەکەم جارم لە ساڵی 58 ئەحمەد داودەی ڕەحمەتی طبعا ئەویش نەیە جوانی لێدا ئەحمەد داودا زانی کە دەنگم خۆشە هاتە لام تەکلیفی لێم کرد لە بۆنە و ئەگلەنجە و شەونشینە زۆر لەگەڵ ئەوە یەکەم جارم لەگەڵ ئەوە دەستم کرد بە کاری هونەری من لەگەڵ ئەحمەد داودا یارغەزاڵ و سەوزە و چەند گۆرانیەکی ترم تۆمار کرد لە شاری کەرکووک ساڵێک لەگەڵ ئەحمەد داودە و ڕەحمەتی و لەگەڵ سلاح داودا لەگەڵ حوسێن عەلی 22 ساڵ پێکەوە بووین لە هەر لەگەڵ ڕێکی شۆرجە پێکەوە کاری هونەریمان ئەنجامەدا ساڵی 68 بوو لەگەڵ ئەحمەد داودەی ڕەحمەتی و سلاح داودەی ڕەحمەتی ئێمە چوین بۆ سلێمانی کاک عوسمان شێخ عوسمان هاتە شوێنمان بۆ ئەوەی بتوانین لە سلێمانی ئەو شەوە شەونشینیەکمان کرد بەکرەیەکی جوانمان بۆ شێخ عوسمان دەرکرد ئەو ڕوویەکی دەرکرد من ڕووەکەی تریم دەرکرد حەبیا خان وەی 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 حەبیا خان گوڵمدی سینای دەخان گوڵمدی سینای دەخان هەسابم دایێ ماچێ واسطاوم شکر خەیات ئەتوانم بڵێم
جێگرەوەی ڕاستەقینەی مامۆستا عەلی مەردانە لە بواری مەقامات چونکە بە جوانی مەقامەکان ئەداک بە تایبەتی مەقامە ڕەسەنە کوردیەکان وەکو ئەڵاوێسی و قەتار و خاوکەر و خورشیدی و ئای هەرچەندە ئەو پێوترێ بەیات بەڵام کەس بەکو شکورخەیات نەیتوانیوە ئەدای بکە ڕەنگە ئەمڕۆ لە کوردستان دەنگخۆشمان زۆر هەبێ بەڵام شارەزامان کەم هەبێ لە بواری چڕینی مەقام و ئەداکردنی مەقامەکان وەمە بەنسبەت کاک شکورەوە کە با بڵێن ئێستا وەکو مامۆستایەک دانرێ وەکو قوتابخانەیەک دانرێ لە ناو مەقاماتی کوردیە کە ئەندامێکی ناوەندی عەلی مەردانە ئێمە بەڕاستی شانازیان پێواکەین بەو مامۆستایانەوە ئەگەر بینە سەر باسی دەنگی ئەو پیاوە بەڕاستی تۆنە دەنگێکی تایبەتی خۆی هەیە و ڕەسەنایەتێکی تەواو لە قوریژی ئەو هونەرمەندەیە هەیە بە تایبەتی کە زیاتر لە مەقامە ڕەسەنە کوردیەکانە و هەروەها جگە لە مەقامە ڕەسەنە کوردیەکانش کاک شکور شارەزایی لە مەقامەکانی تریشا هەیە وەکو سێگا چوارگا ڕاست بەیاد و هەروەها لەم دوایانەشە وەکو ئاگدار بوومکەوە مەقامێکی مخالیفیشی خوێندۆ مخالیف بەغداد کە هیچێکە لەو مەقامە گرانانی کە زۆر کەس ناتوانێت خۆی لێبدا یاخود شارەزاییی تەواوی نەبێ ناتوانێت بخوێنێت. من كخوشاوي زريف وشربتي ميوجمة بيه أمان 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 أيداد 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 أمان أمان بمأتم خامين نزحت سرايين سورلر مرقن مامۆستا شکوی خەیات ئەتوانین بلێن ئەمڕۆکە یەکەم مەقامبێژی کوردەواری گەرمیانە و بەو دەنگە زوڵاڵەی هەموو مەقامەکانی وتووە و زۆر گۆرانی وتووە وە کاک شکور هاتە ناوەندی عەلی مەردان لەگەڵ ئێمەشا لە زۆر ئاهەنگ و دەرەوەی کەرکووک بەشداری کردووە. هەموو جۆرە دوورمانیە بکەم ئەوە نییە یەک دوورمان بکەم یا پانتۆڵێ بدوورم یان چاکەت بدوورم ویستە ئەوە لە سلێمانیەوە چەند قات ساهاتە بۆلام کاوەسەڵتا دوورم جگەر لە کاوسەڵتا کاوچاکە دەدوورم ستارخانی ئەدوورم کۆیی ئەدوورم مەهابادی ئەدوورم جگەر لە دوورمانی پیاوان جلی ئافرەتیش ئەدوورم هەموو جلیەک ئەدوورم. ئەو کەسانی وەک هونەرمەند شکور خەیات ئەم بابەتە جوانانیان لەبەرە پێویستە لایەکی باشیان لێ بکرێتەوە بۆی کەوە ئەو شتە جوانانیان بە دەنگ و بە ڕسم و بە نووسینەوە هەموو لێ دەم تۆمار بکرێ بۆی بتوانین بەرنامەیەک پرۆگرامێک بۆنەوەی دواڕژ بتوانین دابنینکەوە بە تایبەتی مێژووی مۆسیقای کوردیمان مێژووی تازەیە لەگەڵ ئەو مێژوە تازە بتوانین تێکەڵاوی بکەین و ببێ بە سەرچاوەیەکی جوان لەوتنی ئەو مەقامانە و دەنگی تومار بکرێت و بکرێ بە نۆت
و دراسە لەسەر ئەو نۆتانە بکرێ ئەم مەقامە چۆن وتراوە چۆن نەوتراوە. ئەگەر بڵێم 100 سیدیم هەیە درۆیتیانە هیچ هەموویشی لە ماڵەیە ئەرشیفە، بەڵام کۆنسێتەکان زۆرن کاکە وەڵی نایەتە یادم تا ئێستا من وابزان 7 کۆنسێتە 8 کۆنسێتە لە هەولێر کردمە لە هەموو کەناڵەکانە لە سلێمانی 3 کۆنسێتم کردووە، کۆنسێتێکم لە خانەقی کردووە، سێ بیستیفاڵی مەقامات لەسەر ئاستی عێراق لە شاری کفی کردومە، 3 بیستیفاڵی هەورامانم کردووە لە سلێمانی، ئەمانە هەموو زۆرن یعنی نایەتە یادم. مامشکۆ ڕوحێتێکی جوانی داوە مەقامە ڕەسەنەکانی گەرمیان با لە ناو قەتار و خاوکەر و خوشیجیا مامشکور یاریەکی زۆر جوانەکە، هەم لە ڕووی وشەسازیەوە و هەم لە ڕووی وشەکاریەوە و هەم لە ڕووی ئادایی مەقامەکانە. ئارەزەی عەزیز بینایی دیم چەنین فەرداوەن جەیەدەی دەرنا ئای دیم ئایر وەرداوەن ئەرە گیانە هیچ کەسێ نییە لە بینایی دیدەم باوەی حەق بەرەوە جار باوەشێنە ئای وەخۆم ئای دەرین کەرە دیدەم سەدای ئاسیا و چی و بینایی دیدەم مەیاپەیاپەی ئاسیا و خاڵیان بینایی دیدەم نۆبەتەن سادەی. کاتێک باس لە هونەرمەندانی گەورە وەک مامۆستا عەلی مەردان و حوسێن عەلی و سەلاح داودە و سابیر کوردستانی و حەسەن گەرمیانی و چەندینی تر ئەبێ باس لە کاکشکوریش بکرێت کە خزمەتێکی زۆر گەورەی بە هونەری گەرمیان کردووە. کاکشکور کاتێک گۆرانی ئەڵێ حەز دەکەم نەوعیەتی دەنجی ئەجوایی دەنجی گەرمیانە، یاخود دەتوانم بڵێم تەپوتۆزی گەرمیان بە خورجیەوە دیارە کاتێک گۆرانی ئەڵێ من خاک و وڵاتم بەلا ئەمەنە پیرۆزە وەڵڵاوە بیلایی ئەو عەلەمەی کوردستانە لە لای من بەس خوا نەبێ عەلەمی کوردستان لای من ئەوەنە پیرۆزە. ئێمە با مردوو پەرست نەبین بەداخەوە کاتێکە یەکێک هونەرمەندێکمان کە لە هەموو بوارەکانە کەسێکمان دوای مردینەی کەینە هەی هەڵا و شت و ئەمانە بووی، بەڵام پێش ئەوەی ئێمە مردوو پەرستین. خۆزگە سڵاح داودە ئەوەی کەوا بووی کرا لە دوای لە پێش خۆی بکریایە. چەندین جار هەتاوەکو نەبێتە ئەو شارە لە پاش مەرگم چی فایدەیە بێ سەر قەبرم لە بۆشیوەن هەتا ماوم نەفەس بفەرمە چووەنە بێ حاڵم مەرگم لە پاش مەرگم تپال دەبێ سەر قەبرم لە بۆشیوەن ئای ئەتەماوم نەفەس بفەرما چۆنە بێمارم بفەرما چۆنە بێ حاڵم سەدار بناڕم. یەکێک لە شتە جوانەکانی مامشکور ئەوەیە کە کاتێک شعرێکی مەولەوی بۆ خاوکەر یا بۆ خورشیدی یا بۆ قەتار بەکارهێنێ یا لە ناو ئایە بەکارهێنێ جوانیەتی شکورخەیات لەوەیە کە شێوەزارەکە کەواتە شێوەزاری ماچۆ یا زەنگنانە با بڵین یا شێخانی بڵین بە قەولی ئەم کەرکووکە زۆر بە جوانی ئادایەکات. ئەوەی کە کاری هونەرەکەم بژێی ژیانمی بە دابین ناکرد دەستم کرد بە خەیاتی تا ئیستەکە من وا دوورمانەکەم. سلام علیکم باشە. دەستمان شەرزی ئەی هاوار من تو دعا و دەردین هەردوو بەڕاستی ئێمە بەمە ناژین، ژیان زۆر سەختە، ژیان خاوەن ماڵ و مناڵین. سەکاک شکور خەیات ئایا بۆ خەیاتی ئاژێت
بەخواوش پێ ناژێت بەس مجرد خۆمان هەڵە خاڵتێنین دێنە ئێرانە من ڕۆژی بای 15,000 دەستکرد 30,000 مەسرفمان کاک شکر خەیات ئەگە جلێ بدورێت 50,000 لە سا خەڵکەسێن ئەو جلە بە 3 ڕۆژ تەواوەکە ئایا کاک شکر خەیات ڕۆژی بە 15,000 عایلاژێت باوکم لە سەرەتای ئیشکردنیەوە وەکو هونەرمەندێکی ناوچەی گەرمیان وەکو کەسایەتێکی ناسراوی ناوچەی گەرمیان کە کاری بەرگدوری و مەقامبێژی و هونەری هەڵبژاردووە ئێمە لە باوکمانەوە جوانترین کار فێربووین جوانترین پیشە فێربووین ئەویش بۆ نمونە کە کاری بەرگدوریە و باوکم پیاوێکی زۆر قسە خۆشە هەر بۆیە ڕۆژانە ڕەفیقەکانی باوکم سەردانی باوکم دەکەن دێنە خزمەتی باوکم لە دەوری باوکم کۆ دەبنەوە بە شێوەیەکی جوان مناڵمیش پەرۆ دەکرد من 3 کوڕ و 5 کچم هەیە هەمویان سەفی 6یان خلاص کردو کچەکان بەڵام لە ماڵەوەی تر کۆمەڵێکیان چوونە دیجێگای خۆیان و کوڕەکانیشەوە مەکتەبیان خلاص کردو ئەم کچە لێر خۆمادانێن ئەمە باوک من ئەمە خۆش فەرمۆ بە ئاژدەست خۆت منی شعرێکت بۆ ئەڵێم ئەم شەو تەنیابی جەستەی زەبوونم دیسان سەرواز کە دڵی پڕهونم خەیاڵان خام هاوردم بەردم هاوار جەدەمەی هەناسەی سەردم زوخاو گەجمەدا دیکە دەرووندا هونا هورشانە جەستەی زەبووندا ڕەنگاو ڕەنگ ڕەنگ گوڵچون هوونم قرچەی برێشتەی کوورەی دەروونم چون دانەی سەرساج هور ئامام جارجار جەتا و دووکەڵ جەشەرارەی نار دەخیل ئەی ساقی وەی سبوتەوە وەبادەی گوڵ ڕەنگ بینایی دیدەم چونیا قوتەوە بێبا بنۆشین بێبا بنۆشین خسرەوی بەزمی چەنی عەشقبایی دیدەمە ئای دێم بکەریم ڕەزمی پێشنیاری ئەوەکەم حکوومەتی هەرێم بایەخێکی تایبەتی بە شکر خەیات بدا چونکە شکر خەیات وەک وتم جێگرەوەی مامۆستا عەلی مەردان